ئێستا ئەمە تکا دەکەین لە کاک کەمال ڕەئوف کە نوێنەرایەتی یەکێک لە نوێنەرانی ڕاستەقینەی ئەم کۆمەڵگا مەدەنێ بەهێز و بەدەسەڵات و بوێرەیە تەشریف بێنێ ئێرە و چه باسی لۆزانمان بۆ بکات چه باسی باشووری کوردستانمان بۆ بکات بێگومان قسەکانی لەسەر چاومانە لەسەر دڵمان بنیشێت. زۆر سپاس. ئەوە پرد چند تێنە دەبۆ دەری دەبێ کلیمۆش دەورێ دەکەن یعنی کلیمۆ هەیە ساڵونێدا و پرژی گەر بە دەری هەر دەبێ کلیمۆش دەورێ دەکەن بەر بەسی گەرمێتی بێت هەواڵ زێدە ڕۆناکە نەیەتی وێ باشە. ئەوەی کە ئێمە لەم یادا شومە کۆبوونەتەوە پێویستی بەوەیە کە لە جیان و تێڕانینەی گێڕانەوەی ئەو چیرۆکە ناخۆشە کارە سەرپارەی لە دوای ئەم ڕێکەوتنە شومەوە بەسەر گەلی کوردستان هاتووە. بۆی لەڕەن گەلی کوردستان بەدەستم بەوەیە کە تەنها نەتەوەی کورد زیانمەند نەبوو لە ڕێکەوتنامەیە. ئەو گەلانەی کە لە کوردستان ئەو نەتوانیت کە لە کوردستانە بەگەلی کوردستان دەژمێردن ئەوان زارۆمەند بوون. ئەمە پیلانێکی گەورەی دەوڵەتی بوو، پیلانی ئەو هێزانە بوو کە براوە بوون بەسەر بۆ شەرعێتدان بە چەوسانەوەی زیاتر گەلی کوردستان و نەتەوەی کورد. واتە پێشتر پێش ئەو ڕێکەوتنەش چەوسانەوەی نەتەوەی کورد بێدادیکردنی گوشارخستنە سەر نەتەوەی کورد بەردەوام، بەڵام ئەم ڕێکەوتنە شەرعێتدان پێدا یادەبووی یاساییەوە شەرعێتی پێدا بە دەستی کردوان و نەتەوەی کورد و نەتەوەی کوردستانی وەکو من خستە بە دەستیان بۆ ئیسەر کردن. بە فکری لە ٩ ساڵی ڕابردووشە ئێمە سەر بڕایین. خەتێکی گەورەمان لێ کراوە و هیچ جۆرە ڕێگرێک نەبوو لەوەی کاوان بپڕگێنەوەی کە چۆن ئێمە سزا بووە هەرچیەک کە لەسەر هاتوویە کردووانە لە کیمیاوی لە ئەنفال لە کۆمەڵمژی لە قەڵکردن لە وێرانکردنی زمانمان لە وێرانکردنی کەلتورمان وەڕێنی جغرافیاکانمان هەموومانە ڕێداوە. ئێستا ئێمە چۆن بەڕۆنێتەوە خەبیر لە نەمەیدارەکان لە سیاسەکان بەداخەوە ئەوەی کە ئێستا دەبینی ئاوێنەی ڕابردوومانە. حیزبەکان پێکۆکۆ بووین، حیزبەکان ناتوان کاری هەڵبەش بکەن تەنانەت لەسەر پرسە نیشتیمانیەکانیش. بەداخەوە دەڵێم ئێمە خیانەت لای ئێمە پێناسی نییە. کەس نازانێت خیانەت کامەیە چییە، چۆن لەکوێ دەست پێکات، لەکوێ کۆتایی پێ دێت. بۆیە ئەوەی کە لای هەندێک خیانەتە لای هەندێک کەس لای هەندێک لایانی کە دەستکەوتە بردنەوەی شەڕ، بردنەوەی کێکەیە، بردنەوەی دەسەڵاتە. ئێمە بۆی کە بتوانین قۆناغێکی تر لە دوای ئەم ١٠٠ ساڵەی ڕێکەوتی لۆزان قۆناغێکی تر بینە پێشەوە پێویستمان بەوەیە کە گوتایەکی جیاوازمان هەبێت لەم گوتایەکە ئێستا هەیە بە تایبەتی لای سیاسەکان. پێویستمان بەوەیە کۆمەڵگای کوردی نەتەوەکانی تر بەشدار پێ بکەین، بەشدارێکی ڕاستەوخۆ نەک شکلی، چونکە ئێستا بەشداری شکلیمان زۆرە. ئایا دەتوانین ئێمە لەسەر ئەم پرسە ڕێکەوتنێکی نیشتیمانی ساس بکەین لە نێوان خۆماندا و ئایا ناتوانین کە چۆن دیارە لەم کۆنفرانسە لەم قاعەیە ئەم گربوونەوەکەین لە یەک کاتا بە تۆڕی یەختەبووتی لە هەموو شارەکانی تری کوردستان لە هەمان کاتا ئێمە ئەو کارە بکەین. لەمە کاتی خۆی بۆ نیشانکردنی یان لە بەرامبەر تیرۆرکردنی سەدەر ڕسوان ناتوانیمان لە باشووری کوردستان ئەو کارە بکەین. توانیمان لە یەک کاتا لەبێ دەستگای زۆر گەرم بوو بۆمان هەبێ بێ ئیمکانات چۆن بەڵامان توانین لە یەک ئەحزانە لە چەند شارێکان پێکەوە خۆپیشاندان بکەین. خیانەت گیانی نەتەوەی داغان کردووە. پێم وایە بێ قسەیەکێکی دیشمان لەسەر خیانەتە بێ. هیوادار بەڵێنەوە هیوادارم لێمە بتوانین لێرە دەستپێک بۆ ١٠٠ ساڵەی کاتە ساڵێک تر ١٠٠ ساڵەی ئەم ڕێکەوتنە شومە کارێکی هاوبەشی وا بکەین، نەک تەنها لە لۆزان خۆپیشاندان و ڕێکراون کرێن سەرتاسەری کوردستان بێتەوە ئەو ناڕەزایەتیان. دەستان خۆش بێ و زۆر سپاس.